ئاری تۆ وەک هەم خۆت نمونەی باوکێکیت هەمیش لانێ لەناو هاوڕێیان و خزم و کەسوکار ئەم پرسیارەت لەلا دروست بوو بێت ئەم پرسیارەت لەلا لەوان کرده بێت کە لە کاتێکا کە چاوەڕێی ئەواکەن مناڵەکان لە دایک بێت یان تەنانەت دوای ئەوە لە ڕووی دەرونیەوە هیچ گۆڕانکاریێک بەسەر باوکان نادێت کۆمەڵێک شت هەیە ڕۆدام پێمە لە ڕوانگە بەرپرسیارەتێکەوە باوک زۆرەکەوێتە بیرکردنەوە لەم حاڵەتانێک کە منداڵەکەی لە دایک دەبێت نەک لە کاتی دووژانی خێزانەکەی من بۆ خۆم ینی کە باسی ئەزمموی خۆم بکەم هەستەکەم ینی زۆر جابیرمە کردەوە تۆ بڵی باوکێکی باش بم تۆ بڵێ بتوانەوەی کە باوکم بۆ منی کردۆ من بۆم ڕۆڵەکەمی بکەم باوکایەتی بێت چۆن بێ هەستەکە تۆ لە سەرەتای ئەزانی کە لە منداڵک لێدایک بووە بەڵام قۆناغەکانی باوکایەتی خۆناغی زۆرە ئەبێت چۆن بێت چۆن تێپەڕێن کاتە زیاتر نیگەرانی ئەمانە نیگەران دەکا لەواچە تووشی خەمۆکیەکت بکە بەڵام بۆ خۆم بەسەر خۆممان نهێنا بەخۆشحاڵێ کاتە تۆ لە ڕێزی ئەو پیاوانەی کە تووشی ئەم نەگەرانیانە بەڕێزی لە سەرتاوە ئەبی بەڵام باجار لەگەڵ یاڕێ باشە جا بۆی ئەم پرسیارم لە تۆ کرد لەبەر ئەوەی کە خۆی توێژینەوەی کراوە یان بە بەردەوامی ئەم توێژینەوە کرێت کە دەوترێت پیاوانیش کە کاتێک چاوەڕێەوە کە مناڵیان بێت یان تەنانەت لە دوای ئەوەی ئەبن بە باو لەمانە تووشی خەمۆکی ئەبن لە ژنانە لانەی بیست بێتە بەڵام لانێ ئەم بابەتە بۆ پیاوان بەلاتانە زۆر بابەتێکی ئاشنانە بێ و نامۆ بێ ئێمە لە تۆری یەکەم ئەمڕۆمان لەسەر ئەم بابەت هاتوین واتە خەمۆکی لە کاتێک کە تۆ چاوەڕێی لەدایکبوونی مناڵەکەتەکەی یان بەتایبەت لە کاتێکە بوویت بە باوکو منداڵەکەت لەدایک بووە ئەمە بۆ تووشە بێت لە لای خۆمان تا چەند باوە پیاوێکە کرد تووشی کێشەیەکی لەم جۆرە بوو بە چیا بزانێت و چی بۆ بکە ئەم بابەتانە بەجێ هەڵیم بۆ میوانی بەڕێزی بەرنامەکەمە پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان پرۆفیسۆر نزار سلااوە لێ پرۆفیسۆر لانەیە کاتە باسی ئەم کێشەیە بۆ ژنانەکەن زۆر باو بێت تا ڕادێک لە لای خۆمان ئێستا لە سەری زانیاری باشە بەڵام بۆ پیاوان ئەوە نەبابەتەکە نامۆیە بەڵێ ئێوە سەرەتا ئاماژەیەکتان پێکرد یعنی لێرە ڕۆڵ ئەگۆڕێت یعنی چۆن پیاوەکە ئەڵێن کوڕە و بووە بە پیاو لە پێشاکە ژنە هێنێ بەرپرسیارەتی ماڵ و خێزان و ئەو شتاناکەوێتە سەرشانی لە هەمان کاتیشدا کە ژنەکە بەتەما ئەبێ کە مناڵێکی بێ با بڵێن لە سکیا بێ دیسانەوە ڕۆڵی ئەم پیاوە ئەگۆڕێت لە ڕۆڵی پیاوێک فقط کە مێردێکە یا پیاوی ماڵە بۆ ڕۆڵی باوک تەمان ڕۆڵی باوک بەرپرسیارەتەکەی گەورەترە وەک لە ڕۆڵێکی تر بەڵام لێرە باومان لەبیر نەچێ ینی کەسێتی ئەو مرۆڤە زۆر دەورە بینێ یعنی ئەو مرۆڤە لە چنەوە کەسێتیەکی هەیە لەو نەوعانەیە کە خەمخۆرە با بڵێن عاتفیە سۆزی زۆرە ئەو شتانەی زۆرە یاننا ئەوە یەک دوو هەمیش لە چ کەلتورێکە ئەژی ئەو کەسە یعنی ئێستا ئێمە هەمومان نەزانین کەلتوری کوردستان زۆر گۆڕاوە یعنی با بڵێن 100 ساڵ لەمەوە پێش پیاوەوە گوێی نایە ژن و ماڵ و خێزان و منەوەشتانە مهم نەبوو بەلایەوە هەرچیەک بێ بەڵام ئێستا تقریبان بەهۆی هەموو شیاری هەم دروستبوونی بزوتنەوەیەک لە ناو خەڵکاکەوە باسی یەکسانی و ئەم نەوەشتانەکەن وای لێ هاتووە کە پیاوەکە خەمخۆر بێ هەست بە بەرپرسیارەتی بکە گوێ بداتە خێزانەکەی گوێ بداتە ماڵ و مناڵەکەی لەبەرەوە چەندێک زیاتر ئەم کەسە خەمخۆر بێ بێگومان ئەگەری ئەوە احتیمالی ئەوە هەیە کە دوایی کە مناڵەکە بوو گۆڕانکاریەکی سایکۆلۆژی تایە دروست ببێ و هەر حەزم کرد ئاماژە بە قسەکەی بەڕێزت بکەم یعنی یەک توێژینەوە بە هیچ شێوەیە قیاس نییە ئەمە بۆ هەر بۆ ئێرە نییە بۆ کورسات لە شوێنی کەیشاوتومە دائیمەن توێژینەوەی زانستی یەک توێژینەوە قیاس نییە خەڵک لەسەری بڕوا ئەبێ کۆمەڵێک توێژینەوە هەبێ بە یەکەوە لە یەک بدرێک کۆ بکرێتەوە بەپێی ئەوە ئەتوانین بڵین ئەنجامێکی توێژینەوەکان ئەمە دەرەخەن یا ئەوە دەرەخەن لە بیرمان نەچێ کۆمەلگا و کۆمەلگای ژیاوازە مەسن کۆمەلگای سکەندەناوی ڕەنگە ئەم شتەی زیاتر تیابێ وەک لە کۆمەلگایەک لە ئەفریقیایا لە ڕۆژەڵاتی ناوەڕاست چونکە دیسان لەوێ یەکسانێکە زۆر زۆر بەقووەتە هەردوو لا بەرپرسیارەتەکە هەڵەگرن بۆیە ئەبینی لەوێ پیاوەکە ڕەنگە تۆزێک زیاتر لە پیاوی شەرقی بەرپرسیارەکە لە بام لەگەڵ ئەوەیشە ئەو توێژینەوانەی کە لەوێ کراوە ئەڵێ ژمارەیەکی زۆر دەگمەن و زۆر کەم لە پیاوان تووشی ئەم حاڵەتە بن دوای ئەوەی کە یان کە ژنەکەیان بڵێن دووجانە بێ یان دوای ئەوەی کە مناڵەکەی بێ باشە پرۆفیسۆر نیشانە هەیە کە لە پیاوە دەرکەوێت لە کاتێکە ئێمە باسی ئەو ساتاکین کە منداڵەکەی لەدایک واتە لە سەرەتای لەدایک بووندا نیشانە هەیە لە باوکدا دەربکەوێت کە هەست بکەیت کە ئەم باوکە و دووچاری خەمۆکی بووە
خۆی ئەمە لەلایەکەوە خۆشیشە باسی بکەین چونکە فلیمی لەسەر کراوە فیلمێکی ئینگلیزی کۆن هەیە زۆر کۆنە هی پێش تقریبان 60 ساڵە باسی حاڵەتێکەکە پێش مناڵ بوون هەمومان نەزانین ئافرەت لە کاتی یەکەم سێ مانگە تووشی بێزووکردن و ئەو شتانە بێ لە هەولێر وشەیەکی زۆر جوانی بۆ بەکارهێنن ئەڵێن مەگیرانیە تووشی مەگیرانیە بێ کەوا دڵی تێکەڵیە و بێتاقەتە بێ و ئەم ناشتانە بازێک پیاو لەو نوعانەی کە باسم کرد کە زیاد لە حەد خەمخۆری ژنەکەیەتی و زیاد لە حەد گوێی ئاتێ و خۆشی ئەوێ و ئەچێتە ژێر ڕکێفی و ئەم ناشتانە پیاوەکە تووشی ئەم حاڵەتە ئەبێ اینجا کراوە بە فلیمێک یعنی یەکێک داخل کراوە لە خستەخانە دکتۆرەکە کەێت جەولەیەکە بەسەر نەخۆشەکانە ئەبینێ پیاوێک داخل کراوە و ئەم ڕشانەوە و دڵ تێکەڵان و بێزوو ئەم شتانەیە کە پرسن ئەڵێن ئەم پیا تەوان یەکێکیشان هەڵبژاردووە ئەمە طبعا فەنە ینی هوەرە شخصێکیان هەڵبژاردووە کە سەیریەکەی لە شولاروشتەکەی لەو نوعانەیە کە هاڵی ژنانیە یەکێکی وایەن هەڵبژاردووە بۆی ئەو دەورە ببینێت جەمە بەستم لە قسەکە ئەوەیە چەندێک ئەم پیاوە خەمخۆری بڵێن ماڵ و مناڵ و ئەم ناوشتەی بێ زیاتر لێ دەرەکەوێت تەمان دوای مناڵبوونەکە مەسەرەن ژنەکە ڕەنگە چەند حاڵەتێک هەیە ئەو ئەفرەتانەی کە ئەو خانمانەی کە مناڵیانە بێ تووشی ببن طبعا ئەگەر ناڕەحەت بوو بێزار بوو بڵێن مناڵەکە دایکە ئیزعاج کردبوو ڕەنگە ئەم پیاوەیش ئیتر تووشی بێزاری و ناڕەحەتی و ئیزعاجی بێ بەڵام بگاتە قۆناغێکەوە تووشی خەمۆکی ببێ وەکو خەمۆکی وەکو پێناسەی خەمۆکی زۆر دەگمەنە باشە دکتۆر ئێستا کاتێ باسی کێشەیەکی لەم جۆراکەن جەنابەت باسی وڵاتە جیاوازەکانە تا ڕادەیە کرد بەڵام لە کوردستانی خۆمان لانەیە سەردانکردنی پزیشک بۆ ئەم بابەتە زۆر نامەوە یان نەکرابێ بەڵام ئەوەنەی جەنابەت بەرکەوتنت لەگەڵ کەسانە بێت لەگەڵ خزم و کەس و هاوڕێ و ئەمانە ناتوانای لای خۆمان تا چەند باوە ئەم کێشەیە من لە تقریبا بڵێن 1970 کلینیکم هەیە لە هەولێریشیشم کردووە لە سلێمانیشیشم کردووە هەتا ئێستا یەک پیاوم نەدیوە لە کاتی کە ژنەکەی دووگیان بێت ئەم تووشی حاڵەتێکی دەرونی نامۆ بێکەوە بڵێن ناوی لێ بنێن خەمۆکی بەڵام هەبووە پاش لەدایکبوونی مناڵەکە کە بەزەیەکی زۆری بە حاڵ و ماڵ و حاڵی خۆی هاتووە جا ئەوە لە بیرمان نەچێک شتمان باس نەکرد ئەزمون دەورە بینێ یعنی با بڵێن ئەو ژنەی کە نۆبەرەیە یەکەم جارە سکی ئەبێ ڕەنگە زیاتر نیشانەکانی لێ دەرکەوێت ئەو پیاوەیش کە ژنەکەی یەکەم جارە مناڵی ببێ ڕەنگە خەمخۆرەکەی زیاتر بێ و بەلایەوە شتێکی تازە بێ و لەلایەکەوە هەم حەزەکات چونکە بێ بە باوک لایەکەیشەوە ئەترسێنەوە خوا نەخواستە خێزانەکەی شتی لێبێ ئەمانە هەمووی بەیەکەوە بێ بە هۆکارێکی پۆزتیفە پرۆفیسۆریان هەموو خەمخۆری و هەستکردن بە بەرپرسیاری تێوەمانە هەست ناکە ترسێکی پۆزتیڤ و باش بێت هەموو ترسێک کە لە حدێکی خۆی تێنەپەڕی ئەبێ بە ترسێکی پۆزتیڤ وە ضروریە بۆ ئینسانیانی بەڕێزت کەچی لە جادەی سەواڵەکە ئەپەڕیتەوە بۆ ئەو بەریجادەکە ئەگەر نەترسی سیارێک لێوە ئەوە معناوێت کابراایەکی سەرکەش و بێباکی دوور لە تۆتەبات بەڵام ئەگەر ئەو ترسەت هەبێ واد لەیەکە تۆزێک احتیاتێکی خۆت وەرەگریت هەمان شت ئەم ترسێش کە لە ناو پیاوەکە دروستە بێ ئەگەر لە حەدی خۆی تێپەڕی و هەیە لە حەدی خۆی تێپەڕێ ئیتر پیاوەکەش ناڕەحەتە بێ بێزارە بێ و تر وردە وردە هەنێک نیشانەکانی لێ دەرێک باشە لە ڕووی دەرونیەوە پرۆفیسۆر هەنگاو هەیە بۆی پیاو خۆی ئامادەکا بۆم پرۆسەیە ینی شتێکەیە کە وانەیە وەکو چوزانم خولێک بیبینێ خۆی ئامادەکا بۆی ئەگەر نۆبەرەش بێت بزانە چۆن مامەڵی لەگەڵاکە کوردستانی ئێمە بەشێکە لە کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی پێڵێن شەرقی هەر ماڵەکە خۆی ئەو ماڵی کە ئەو کەسە کە تایە پەروەردە ئەبێ ئەوە باشترین خولی ڕاهێنان و دەورەیە هەمومان زۆر باش ئەزانین کە ئافرەتێک دووگیانە بێ بۆ یەکەم جار بە تایبەتی ئیتر دایکی ئافرەتەکە و دایکی کوڕەکە و خوشکی و کەسوکارەکان هەموو ئەیبینن و ئامۆژگاریەکەن و قسەی بازێکی بەخۆشی بازێکی بە ناخۆشی ینی هەردوو لایەنەکەی هەیە بەڵام لایەنە باشەکەی زیاترە چکە بازێکی ئەیترسێنن ئێستا هەنێ ئافرەت فێر بووە بەداخەوە ڕەفیقەکانی ئەیترسێنن ینی نەک دایک و باوکەکەی بە تایبەتی
ئەمە تۆی تر عملیاتە کرێ یا بڵێن لە دایکبوونەکەت ناخۆشە بێ و ڕەنگە تووشی ئەنواعی کێشە و شتیوابی لە باتی ئەوەی دڵی بنەوە و هانی بن لەبەرەوە کوتم ماڵەکە باشترین خولی ڕاهێنانە بۆ مرۆڤ بۆ ئەوەی بتوانێت خۆی ئامادەکە بۆ ئەم حاڵەتە ئەگەر نەبوو ئێستا لەخوا بە زیاد بێ تقریبا ماڵ نییە لە کوردستانە خەتی ئینتەرنێتی تیانە بێ و چەندین پێگە و وەبسایت و شتیوا هەیە باسی ئەم جۆرە شتانەیەکە پێویست ناکات تۆ تەنها ئینگلیزی بزانی بۆی فێری ئەم شتەبی بە عەرەبی هەیە ڕەنگە بە کوردی هەبێ لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە ئافرەتەکە خانمەکە خۆی وشیارکە پیاوەکەش تەبانی سێمە باسی پیاوەکەکەین خۆی ئامادە بکە بۆ ئەم ڕۆڵ گۆڕینە بە حقت خۆی گۆڕینی ڕۆڵە هەموو گۆڕینی ڕۆڵێک مرۆڤە خاتە بەرپرسیارەتەیەک چەندێک خۆی ئامادە کردووە بۆ ئەم شتە ئەمێنێتەوە سەرەوەی یەکەم شت باگراوندی وشیاری ئەو مرۆڤە چەنە و چەندێک خوێندوێتی و بڵێن گەڕاوە و سێرچی کردووە بۆ بابەت بەڕێزت باسی ترسەکەت کرد ئەمە وەریارە یەکێک لە نیشانەکانە کە لەوانەیە ببینێت بەڵام بەدەر لەمە هیچ نیشانەیەکی تریش هەیە ئێمە باسی خەمۆکیتانە کرد لەگەڵ منە بە حقت خۆی ترس نیشانێکی زۆر بەقوت نییە هی خەمۆکی ئەوەی کە گرنگە دووشت یەکەم بێزاری یعنی مرۆڤەکە بۆەوەی ئەمە پێناسی خەمۆکیە ئەو شتانەی کە بڵێن شتانەی کە بێزار ئەبێت ینی هەوەسی نامێنێت لە ژیان لە گەڕان لەم شتانە دووهەم ئەو شتانەی کە پێشتر چێژی لێبینی زەوقی لێبینی نامێنێت کەمە بێتەوە مەسەرەن کابرا حەزیە کرد هەموو ڕۆژێ نیم سەعات وەرزش بکە ئیتر نایکات وەکو جاران نایکە حەزیە کرد هەموو ڕۆژە نیم سەعات بڕە پیاسەیە بکە گوێ لە سەیری کورسات بکە گوێ لە مۆسیقا بگرێ قورئان بخوێنێ با بڵێن شەو نوێشکە ئەو شتانەی کە پێشتر چێژی لێبینی ئەی کرد حەزی لێ کرد زەوقی لێبینێ طبعا زەوقی تریش ئیتر مەسەلەن کۆمەڵایەتی سێکسی ئەم نەوەشتانە وردە کەمە بێتەوە و ئیتر ئەم دووە بەیەکەوە لەگەڵ کۆمەڵێک گۆڕانکاری تر لەسەر بۆ نمونە شتیهای خواردن خەوی مرۆڤ با بڵێن هێز و توانای مرۆڤ هێسی جەستەیی ینی ئەمانە هەمووی طبعا بازی نیشانەی دەرونیش هەیە بۆ نمونە شت لە بیرچوونەوە سەرنجی کەمتر ئەبێت تەرکیزی کەمتر ئەبێت ئەمانە هەموو نیشانەی خەمۆکین وەکو وتم ئەمە هەمووی بەیەکەوە زۆر دەگمەنە لە ناو پیاوە دەرکەوێت لە ناو خانمانە دەرەکەوێت یعنی ئەو خانمانەی کە مناڵیانە بێت دوای مناڵبوون لە 150 ئەمە ژمارەیەکی زۆرە 150 تووشی حاڵەتێکە بن پێڵێن بیبی بلوز یان پۆستنەیتەل بلوز بە ئینگلیزی وای پێڵێن ئەمە چەند سەعاتێک دوای مناڵبوونەکە دەست پێەکە و چەند سەعاتێک یا چەند ڕۆژێک بەردەوامە بێ ئەها ئافرەتەکە تۆزێک گڕۆزە بێ تۆزێ بیان و ئەگرێ نازەکە زوو هەڵەچێ تەحمل ناکە ئەمە چەند ڕۆژێک ینی چەند ساعتێک تا چەند ڕۆژێک دەوامەکە چاگە بێتەوە بەڵام ئەفو لە 10 تا 15 تووشی ئەم خەمۆکیە بن کە من باسم کرد 10 تا 15 خانمان نابەوەی خانمان نەترسێنین 10 تا 15 ئەو خانمانەی مناڵیانە بێت تووشی ئەم حاڵەتە ئەبن هەموو نیشانەکانی خەمۆکیان تایە بەڵام خەمۆکیەکە زۆر بەقوت نییە و ئەگەر چارەسەر کرا زۆر بە ئاسانی چاگە بێتەوە هیچ ماکێکی نابێ بەڵام ئەگەر ئیهمال کرا پشتگوێ خرا فەرامۆش کرا ئەوە احتیمالە ببێ بە بڵێن کۆن ئەبێ کەڤنارە بێ مزمن ئەبێ وە کێشە دروستەکە بۆ ژنەکە بۆ مێردەکەی بۆ هەموو خێزانەکە بەزۆر پرۆفیسۆر هەمیشە وتێت باوک ڕابەر و قدوەی ماڵە ینی زۆر جار منداڵ و کڕووکچ تەماشای ئەو دەکەن لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی زانستیەوە پێناسی باوک چییە و تا چەند ڕۆڵی هەیە لەوەی کە ئەم کچێک یان ئەم ژنەکە چۆتە نیوپڕۆسیا و سەرگیریەوە یان خۆی ئامادە کردو بۆ منداڵ بوون تەماشای ئەو ڕۆڵی باوک و دایکی بکات پێشتر و بەڵامیان پرسیارەم هەڵەگرین بۆ دوای ئەم ڕاپرسیە کۆمەڵێک ڕابۆچوونی هاوڵاتیانی زۆر گیراوە لەسەر ئەرک و بەرپرسیارەتی باوک با پێکەوە بیبینین دواتر وەڵامی پرسیارەشمان بەرە.
وەکو باوکێک لە چاوەڕوانی ئەوەیە بووی کە کاتێک منداڵێک هاتوۆتە نێو خێزانە کەسانەوە کە ئێوە هاوسەری یەکەن تا چەندە هەستی تۆ چۆن بووە دڵ و دەرونی تۆ چۆن بووە تا چەندە بەرپرسیارەتیت گرتۆتە سەرشانی خۆت هەم پێش لەدایکبوونی منداڵەکە کە خێزانەکە دووگیان بووە هەم دوای لەدایکبوونی منداڵی بەڕاستی ینی خێزان بەڕێیم بە مناڵەوە تەکمیلە ئەبێت هاتەدنی مناڵ تکملن تەکمیلەی ژیانی بڵێن هاوسەرەتی زیاترەکە لای من و وزۆ تەبانێ من نزیکی 3 ساڵ چاوەڕێ بووین بە نیسبەت بەرپرسیارەتیەوە ئێمە لە دەروی وڵاتەژین لە بەرەوەی کەسمان لانی ینی تەبەن ئەرکی سەرشانی هەردوو لامان زیاترە لە بەرەوەی لێرە تۆزێ گەر خێزان هەبێ ئەتیماد لەسەر خوشک برا کەس و کار ئەەکەیت لەولا هەر خۆم بووم جا پێشەوەی تەبەن لەدایک بێ بەرپرسیارەتی لەگەڵ چوون بۆ خستەخانە و وەرە و بڕۆ و ئەم سەرۆسەر زۆر بوو دوایش بە تەبان بە تەنیا و ئیشە ناکرێ ینی من بەتاکیدەوە خۆشی هەموو کاتێک هاوکاریم کردووە هەم هەتا شیر بیان بە مناڵ پاکردنەوەی مناڵەوە شتێکی زۆر ئاساییە تەمدەندە کە تۆ هاوسەریەک بێ لە هەموو شتەکە بڵێن بەرپرسیارەتی ئیشەکانی ماڵە و دەرەوە بگریتە ئەستەوەکو یەک هەستی دەرونیتان چۆن بوو بۆ پێش لەدایک بوون ئامادەکاریەکانتان چۆن بوو وڵای یەکەم جار زۆر قەلق بووین چونکە یەکەم مناڵە تۆ خیبرە و نییە شتێک نازانی ئیتر تۆزە ناخۆش بوو هەتا ڕاهاتین لەگەڵە ئەمەش بەرپرسیارەتەکە کەوێتە سەرشانیێر بەتەکیید ئەروەڵا ئەو بەرپرسیاتیت تەنها لەسەر ئەرکی دایک نییە بەڵکو بگرە زیاتر لەسەر باوکە چونکە باوک لە دەرەوە شەو هەم لە ماڵی شەوەیە هەم باوکە ئەبێ لەو کاتەشە ئەبێ تۆزێک هاوکاری دایکەکەش بکات لەبەرەوەی مناڵی توێیە لە شوێنی کترەوە نهاتوو مناڵی توێیە ئەبێ هاوکاری دایکان بین هاوکاری دایکیان بین هاوکار بین لە کاتی دووگیانە هەم لە کاتی نەخۆشخانەیە ئەنی ئەبێ هاوکاریان بین لە 100% چونکە ئەنی تۆ مناڵێک گێتە دنیاوە مناڵی توێت زۆر دڵت پێخۆشە بە تایبەتی تۆ مناڵی یەکەم کە ینی تۆ تازە زەواجت کرد و کەسێک گێتە ژیانتەوە ینی شخصی سێمێتە بینتانەوە کە شخصی سێم کە مناڵەکەیە وا هەستەکەی شتێکی تایبەت ڕیاوە لە بینی تو خێزانتە تا حدێکی باش یارمەتی یاوم زۆر لەوە زۆر لی ڕازیم چونکە من بە حکومەیە کە لە ئەوروپا ژیم بە تەنهام کەسم نییە جا بۆ هەردووکی تۆ زۆر ئەم ناتەواو بوو لە خەستخانە زۆر مامەتەوانێت لە بەر ئەم مەسئولیەتی زیاتر بووە یارمەتێکی باشی یاوم زۆر لە هەردووکیانە وڵا هەر هاوکاریەک بووین لە هەموو شتێکە لە پەروەردەکردنی لە گەورەکردنی لە هەموو شتێکا وەکو یەک هاوکار بووین ئەگەر ئەو ئیشێکی بێ من هاوکاریم کردو ئەگەر من ئیشێکمە بێ هاوکاری کردو ینی هەردووکمان وەکو یەک بە یەکسانی هاوکاریەک تریمان کردووە تۆ کە خێزانە پێکێنا پێویستە هاوکاریەک بکەی نابێ بڵێ ئەو ژنە ئەبێ هاوکاری بکە ئەو بەس ئەو خەریک مناڵ بێیان بەس باوکەکە ئەبێ هەردوو لە هاوکاریەک بکەن لە پەروەردەکردنی مناڵەکە هەتا پەروەردەیەکی جوانی هەستێکی خۆشە تۆ چاڕوانەبی مناڵێ دێت و ماڵەکە داوادانەکاتەوە بڵین وەکو هەستی هەستی خۆشە وەکو بەرپرسیارەتیش بەرپرسیاتی بە پێی تەمەەن دەورە بینێ مەسە هەندێک کەس هێستا مەسەن ئەمرێکی خۆی مناڵە بڵین ژنی هێناوە کە ژنی هێناوە کە مناڵ دێ تۆزیە ترسێ لەو بەرپرسیاتی چکو حساباتی زۆری بووە بەس ئەوەی کە کامل بێژنی هێنابێت ڕوا ناکەم لەو پەرپرسیارەتە بترسیە و زۆر هاوکاریە بێ خێزانشی بێ لەو کاتەیە عنی بۆ هەموو ئەو کاتانەی بەسەڵەن کاتی لە دایک بوونە هاوکاری کادڵی داتەوە ئەو قەلەقی ترسی دایک نەیەڵێ ئیتر کۆمەڵە شت هەیە ینی بۆ هاوکاری و بەس وەکو هەستی خۆشە و بۆ کات ناڵێ تازە دێتە ناو ماڵەکەەوە. بەڵە بەڕێزان بەرداوامی لەگەڵتانە پرۆفسەر جۆبیستی ڕابۆچوونەکان بووین و بەشی زۆری نەشیان باسی ڕۆڵ و ئەرک و پێگەی باوک بوو لە نێو ماڵدا پێشتر پرسیاری ئەوم کرد ینی ڕابەری ماڵەوە چەند گرنگە ئەو ڕۆڵەی خۆی ببینێ بۆی منداڵەکان چاوی لێ بکەن لە داهاتوودا کاتنە نێوم پرۆسیەوە کۆمەڵشی تریشی تا ببێن خۆشحال بیکەن بە پرسیار دواتریش وەڵاهی لەگەڵ ڕێزم بۆ راپۆرتەکە و کەسێ و راپۆرتەی کراوە کردووە ئەم راپۆرتە تەحەیوزی تیا هەیە چونکە لە مۆڵێک کراوە لە ناو بازار کراوە با بچوایە مەسەرەن لە شوێنێک ناوی شوێنەکە بڵێم بەس لە دەرەوەی شار بکرایە جیاواز بوو تەمان بۆ چوونەکان تۆ پێت وایە لە دەرەوەی شار بکرایە جیاوازە بوو زۆر چوونەکان زۆر چ جیاوازێکی ئێمە ڕۆژانە خەڵگە بینین ینی بازێ ئافرە دەبینین
بۆ خانمێت بۆ عیادە یعنی ئەوەنە دڵگرانە لەبەر دڵڕقی مێردەکەی لەبەرەوەی مێردەکەی زۆر بێباکە گوێناتە هیچ شتێک بێزاری کردووە احتیمام ناتە ماڵەکە لەبەرەوە ئەوە دوو جۆر هینە یعنی بڵین نمونەیە ئێمە بڵین پێڵێن ڕپرزنتتیف سامپل نییە ینی نمونەیەک نییە بڵێن تعبیر لە کۆمەلگای کوردی بەگشتی بکە ئەوە تەنها چەند کۆمەلگایەکە بە تایبەتی ئەو دوو بەڕێزەی کە خۆیان لە ئەوروپاژن نمونەیەکی زۆر جوانە خۆی بەڵام لە ناو کووردا بەو دەرەجەیە نییە بەڵام ئەگەڕێمەوە ئەڵێم جەنابەت باسی کەسێتی کەسەکەت کرد طبعاً دوو کەسن بەیەکەوە ژین کە مەفروزە شەریک بن ئێستا لە ژیانیان لە هەموو شتێکان لە شەریکی ژیانمە ئەمێنێتەوە سەر کەسێتی هەر یەکێ لەو دوو بڵێن دوو ئەندامی ئەو خێزانە بعضی خێزان هەیە ژنەکە کەسێتێکی زاڵە بەسەر پیاوەکە حتا ئیسە بەداخەوە زۆر بەداخەوە وامان لێ هاتووە بعضی خێزان هەیە ژنەکە نان پەیاکەری ماڵەکەی و پیاوەکە بۆ خۆی دانیشتووە لە ماڵەوە ئەمە بێگومان بەرپرسیارەتەکە زیاتر دەخاتە سەر پیاوەکە و ئەم پیاوە نابێ بە قودوەیەکی باش بۆ مناڵەکانی ئەوەی کە جاران ئێمە بەخێوکراوین لە سەریاکەوە باوک بڵێن پێڵەن ڕێیس ئایلە سەرۆکی خێزانەکەیە باوکەکە ئەم ڕۆڵە خەریکە ئەگۆڕێ بە پێی بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی خەڵکەکان بەڵام بەگشتی تەبعاً بۆ مناڵ باوک و دایک هەردووکیان قودوەن هەردووکیان نمونەن بەعزێکین بەڕاستی ئەو پیاوانەی کە شخصێتێکی بەقوتیان هەیە ئەوانە باشترن و مناڵەکە بەهێزتر دەرەچێت زۆر باش فەرمواوەکەت میل کە جەنابەت با منیژەم پرسیارە لە بەڕێزت بکەم کە باسی بەرپرسیارەتی کراوە ئەوەی کە بۆ نمونە مناڵ زۆر جار زیاتر لەوانەیە باوک بە سەرۆکی ماڵەوە بزانێت و بەم شوەیە هەر بۆیە باوک پێویستەکە یان ئەم ئەقلیەتەش هەیە کە بەشکۆ بێ لە ماڵەوە لەبەرەوەی کە ئەو دیدگایە تێک نەچێ ئەمە وای نەکردووە کە زۆر جار ئەوەی کە تۆ هەر لامان وای بەتایبەت لە کۆمەلگای وەک کۆمەلگای خۆمان پیاو ئەبێ بەهێز بێت مرد ئەبێ بەهێز بێت باو کەسێکە کە نابێت ڕووخابێ لە ناوەوە هەر بۆیە ئەمە زۆر جاروا کات ئەگەر پیاوانی ئێمە کێشێکیشیان هەبێ کێشێکی دەرونیان هەبێ لەبەرەوەی کە ئەم دیدگایە تێک نەچێ ناچار بن کە بەرەو ڕوو هەرو کەسە بەهێزەکە بن ئەگەر تەنانەت لە ناویشەوە هیلاک بن ئەگەڕێنەوە بۆ ئەو کۆمەلگەی خۆمان ئەو کۆمەلگە خێزانیە گەورەیە یعنی مەسەلەن بەعزە جارێ پیاو ئەگەر هەنێ هەست و سۆز دەربخا کەوا سۆزی زۆرە مناڵەکەی زۆر خۆشەیە بەعزە جارێ باوکی ئەو پیاوە ینی باپیری مناڵەکە تێڕۆی تووڕابێ ئەڵێ بۆچی ئەو مناڵە ماشەکەی لە بەرچاوی دایکی و منەوەشتانە زەعیفە بی لە بەردەمی ئەوە پیشانیا بەس بە حەقیقات وەکوتم ئیسە کۆمەلگا گۆڕاوە کە گەشتە ئەوەی هەردووکیان هەست بە بەرپرسیارەتی بکەن کێشە نابێ بە هیچ شێوەیەک لە بینیانە چونکە وەکوتم کەسێتی ئەو کەسە بڕیار ئەدا ئەگەر ئەو کەسە کەسێتێکی بەهێزی هەبێ بە تایبەتی ئەگەر تێبینیتان کردبێ من پێش راپۆرتەکە وتم نۆبەرە جیاوازە لەگەڵ ئەوانەی ترە هەر سێ بەڕێزەکە کە قسەیان کرد تاکیدیان لەسەر ئەوە کردەوە کە یەکەم مناڵ کاریگەریەکەی زیاترە چونکە کەسەکە بە ئەزمون نییە ئەزمموی نییە ئەمە دووهەم مناڵ و سێهەم مناڵ تۆزێگە بێ بە شتێکی طبیعی عینەن شت کەسێتی مرۆڤەکە وەکوتم لەگەڵ یەکەم مناڵە دەرئەکەوێ ئایا ئەو کەسە توانای هەیە ئێستا ئەو ماڵە با بەڕێوە وەکو جاران بڵێن ئەبێتەوە بە پیاوە بەهێزەکەی جارانیان نە بەڵام ئەگەڕێم و ئەڵێم هەموو مناڵێک کە سیرەکە سەیری هەردووکیانەکە دایک و باوک سیرەکە جاران نەماوە بەس هەموو با بڵێن مەسئولیەتەکان و هەموو قورسەکە لەسەر باوک بێت و با بڵێن پێویست کە باوکان وەک جاران هەمیشە هەوڵ بن کەسێکی بەهێز بن باری ئابووری زۆر دەورە بینێ ماڵێکە کە ژنەکە نان پەیاکەر بێ تۆزێک بڵێن ژنەکە کەسێتەکەی زاڵە بێ بەسەر ئەو ماڵە هەیمەنەکە بۆ گەڕێتەوە هەیمەنەکە بۆ ئەوە گەڕێتەوە بەڵام ئەوەی کە هەتا ئێستا هەر بووە و نەریت بووە پیاوەکە نان پەیاکەر بووە بەڵام وەکوتم بەداخەوە کۆمەلگەی کوردی بەرەو گۆڕان ئەڕوە بە تایبەتی لەگەڵ ئەم وەزع خۆش پرۆفسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین یەک بابەتی ئەوروپا شەبوو پێم خۆش وەرباسێکی بکەین لە وڵاتان لە ڕۆژاوا ئەگەر باوک لە ژوورەوە لە کاتی لە دایکبوونی منداڵ دەستی ژنەکەی نەگر پێ نایڵەدەم ینی زۆر جار پرۆسەکە
کێشەیەکەیە لەوەی کاگەر پیا و ئامادە نەبێ حزوری نەبێت لە کاتی لەدایکبوونی منداڵەکە ئەمە چەند گرنگە من بە ئەزمونێکی خۆمت بۆ بگەڕم ساڵی 1986 یەکە مناڵمان لەدایک بوو خۆم چوومە ژوورەوە لەگەڵ خێزانەکەمە تەمەن عملیات نەبوو هەر ویلارەی طبیعی بوو دەستیم گوشی هەتا مناڵەکە بوو تێگەی ئەمە یعنی شتێکی زۆر زۆر باشە بۆ ژنەکە سپۆرتێکی زۆر زۆر باشە پشگیریەکی زۆر زۆر باشە و ئیشێکی هەتا بڵێ باشە ئەگەر بکرێت نازان بۆچی ئێستا کەمتر وەکو جاران ڕەنگە ئەو کاتە لەبەرەوەی من دکتۆر بووم هێشتیان بچمە ژوورەوە و ئەم ئیشە بکەم و ئەم بڵێن با بڵێن ئەم پیاوەتیە بکەم کە خۆی ئەرکە ئەم ئەرکە بنوێنم لە ئەوروپا تقریبان کردویانە بە واجب و ئەبزانم بەسەر باوکەکە ئەبێ بڕوا و ئەبێ لەگەڵ یا پشگیری بکە ئەبێنێتەوە سەر چەندێک سەقافەت چەندێک کەلتور ڕێگە بەوەدا چەندێک ئێوە وەکو با بڵێن ئیعلام میدیا خەڵک هانەدەن بۆ ئەوەی ئەوە بکە و چەندێک بارودۆخی خستەخانەکان ئێستا گونجاوە بۆ ئەوەی پیاوەکە بچێتە ژوورەوە چونکە ئەو کوتم من دکتۆر بووم چوومە ژوورەوە 4-5 کۆمپارتمنت بوو هەر 4-5 ئافرەتی تیا بۆ مناڵیانە بوو من بە چاوێکی خراپ نەچوومەتە ژوورە چوومە لای ژنەکەی خۆم بەڵام ئایا ڕێگە ئەدەی پیاوێک لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەکە ئەگۆڕێ دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس ماندوومان کردی پرۆفیسۆر سپاس بۆ وتەکانت دەیواین